عادل خان لە ئێستادا کار و پرۆژەی نوێت و یاخود هیچ کاری هوەری هەیە کە سەرقاڵی بی؟ لە ئێستایا نەخێر هیچ کارێکی هوەری نییە و ئەوش بۆ واگەڕێتەوانە ینی تۆ بێت ساڵ بە ساڵ هوەر پێشکەوتوتر بێت بە تایبەتی لە بواری ئافرەتە. من ئەمەم لە هەولێر نەبینیوە بەداخەوە. ئەوانی کە ئەیبینم زۆرتر زیاتر لە فیلمەکانی سلێمانی بەرهەمەکانی سلێمانی، بەڵام لێرە ئەوم نەبینیوە کە تۆش کارێکی جوان نەبێت ناتوانانی خۆتی لەبێ ناتوانانی بەشداری تیا بکەیت. لە ئێستادا بەچی سەرقاڵی جگە لە کاری هوەری؟ کارێکی بچووکی خۆمم هەیە بەوە سەرقاڵم. ئەبێت شتێک بکەم ینی من لە بەشداری بکەم لە فیلمێکە کە زەربە لە کەساتی خۆم نەدا، کاتێککە شتێک زەربە لە کەساتی خۆم با نایکەم لەبەرەوەی ئێمە کوردین و خاوەنی کللتورێکی خۆمانین. ئەگەر شتێک لە چوارچێوی کللتورەکەم دەرچێت من بەشداری تیان ناکەم. ڕازی نەبوون لەسەر ڕۆڵەکەت وایکە کە بەشداری نەکەیت؟ بێگومان.